بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا، وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان، ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. براني برزو خوشويست، سلام و رحمتي خواي پروردگار برجي بسر همولايك ماندا، وخواي پروردگار عاقبت خير مان بكاتن. خواي پروردگار بقوريو عظمتي خوي روجوي مان جي رمضاني لهمولايك مان قبول كرد بيتن، وطاعت وعبادتي لي ورقرت بين. وخواي پروردگار بقوريو عظمتي خوي شوي قدر مان بقسمت بكاتن، ولا بهشتي پانو برين بيكو كومان بكاتوا. براني برزو خوشويست، ئەمشەو لە خزمەتێوەی بەڕێز و خۆشەویستدا پێم خۆشە لەژێر ناونیشانی شوێنەواری خواپەرستی لەسەر مرۆڤەکان بچینە خزمەت چەند ئایەت و چەند فەرمودەیەک و بچینە خزمەت ڕوکنەکانی ئیسلام. بەڵام هیوادارم کە بەڕاستی زۆر بە جددی هەموو لایەکمان وەکو کوردەواری خۆمان دەڵێ هەموو گیانمان بکەینە گوێچکە بۆی کە بە هەموو لایەکمان ئیستیفادەی لێ بکەین، هەم بۆ خۆشم هەم بۆ ئێوەش. لەبەرەوەی بەڕاستی برایانی بەڕێز و خۆشەویستم، کاتێک کە دەڵێین ملیارێک و 300 ملیۆن مسلمان لە دنیا هەیە، بەڵام ئەوەی کە دەیبینی ئەوەی کە زوڵمی لێ دەکرێت دەچەوسێندرێتەوە حیسابی بۆ ناکرێ مسلمانە. عەجەبەن جوولەکە کە مشتێکن چەند ملیۆنێکن بتوانن بەسەر ملیارێک و 300 هەزار مسلماندا زاڵ بن، هۆکارەکەی چییە؟ جا بەڕاستی هەر کەسێک کە گەر بەوردی و بەدیقەت تەماشە بکاتن هۆکارەکان زۆر ئاسان دەبیندرێنەوە. لەبەرەوە پێم خۆشە ئەم شەو زۆر بە جددی ئەو بابەتە تاو توێ بکەین. جارێ پێشەوەی بێمە سەر بابەتەکەم خۆشەویستانی خۆم، ئەوەی کە گەورەی ئیسلامی بیوێ بزانیتن کە ئیسلام چ دینێکی گەورە و عەزیمە و توانیوێتی چ گۆڕانکاریەک لەسەر ئەو گۆی زەوی ئەو بوونەوەرەدا بکاتن، بابچی مێژووی بەشەریەت بخوێنێتەوە پێش هاتنی ئیسلام. مێژووی بەشەریەت بخوێنێتەوە پێش هاتنی ئیسلام. ئەوروپا چۆن بووە؟ فارسەکان چۆن بوون؟ ڕۆمەکان چۆن بوون؟ میلەتی ئێمەی کورد چۆن بووە؟ چۆن ژیاوە؟ پاش هاتنی ئیسلامیش چ گۆڕانکاریەک لە بوونەوەردا دروست بوو؟ لەسەر زەوی دروست بوو؟ ئەو کاتەی گەورەی و عەزەمەتی ئیسلامت بۆ دەردەکەوێتن. تەشبیه نەبێتن بەوە، ئەگەر بێت و لەو سۆرانە شوێنێکت پیشاندن کە شوێنێکی زۆر کاولکاری و وێرانکارە بێتن، بەڵام پاش 2 ساڵی دیکە بینایەکی زۆر جوان و قەشەنگ و ڕێک و پێکت پیشاندن لەو شوێنەدا بەرز کرابێتەوە، سەرسام دەبی، دەستخۆشی لەوانە دەکەی کە ئەو بینایان لەو شوێنەدا دروست کردووە. بەڵام بە شەرتێک پێشەوەی کە شوێنی ئەو بینایەت بینی بێتن کە چ شوێنێک بووە، بە چ شێوازێک بووە. ئەگەر لە یادتان بێتن لە تورکیا ئۆردۆغان پێشەوەی کە بێتە سەرۆک وەزیران و بێتە سەرۆکی ئەو وڵاتە، خۆی کاندید کرد بۆ سەرۆکایەتی شارەوانی ئەستەمبۆڵ. جا مەبەستم لێرانە ئەو نمونەی ڕەبتی کەم لەگەڵی وتی خەڵکی نەتستان بۆ دەکەم، یعنی هەندێک شوێنی پیشاندان لە ئەستەمبۆڵ کە کاوی وێرانە بوون، مەزبەلە بوو، تی بۆتان دەکەمە حەدیقە و بۆتان دەکەمە شوێنی پارک و ئەوانە، خەڵک زۆر پێی دڵخۆش بوو. جا ئێمە بەڕاستی برایانی بەڕێزم ئەگە بمانەوێت گەورەی ئیسلام و دین بزانین، با مێژووی بەشەریەت بخوێنین و پێش هاتنی دینی ئیسلام و پێش ناردنی محەممەد المستەفا عەلەیهی سەڵات وسەلام. ئەوەی یەکی. دووی، برایانی بەڕێز و خۆشەویستم، ئێمەی مسلمان کە ئەلێرەش دانیشتوین، زۆربەی زۆرمان ئیسلاممان وەکو میرات بۆ بەجێماوە، وەکو عەقیدە و بیر و باوەڕ و دین لەگەڵ ڕێزم گەردەنم ئازاکەن لەوانەیە وەرمان نەگرتە بێتن. لەبەرەوەی ئەوانەی کە ئیسلامیان وەکو عەقیدە و بیر و باوەڕ وەرگرتووە، بوون بەچی بە بانگخواز،
بوون بە داعی ئەگەر خوێندەواریش نەبن بە ئەخلاق و ڕەوشتی بەرزی خۆیان بوون بە داعی و بانخواست بۆ ئەو دینە لەبەرەوە ئەو دینە تەبیعەتی وایە دەبێ لێی شارەزابی دەبێ خۆتی لێ شارەزاکێک کە لێی شارەزا بووی ناتوانی بانگەوازی بۆ نەکەی ناتوانی داعوە و بانگەواز نەکەی بۆ ئەو دینە تەماشا ناکەن ئەوانەی کە لە ئەوروپا موسڵمان دەبن ئەوانەی کە لە ئەوروپا موسڵمان دەبن بەشێکی زۆری لەوانە پاش دیڕاسەکردن و پاش خوێندنەوە سەرەڕای ئەوەی کە بوون بە موسڵمان بوون بە داعی و بانگخوازیش بۆ ئەو دینەی کە ئەمڕۆ ئەمنوتۆ دانیشتوین و لەسایی و یەکێک لە واجبەکانی ئیسلام جێبەجێ دەکەین کە بە ڕۆژوو بوونە لەبەرەوە ئێگە بمانەوە بەڕاستی سوود و قازانج لەو دینداری و مسلمانێتی خۆمان وەربگرین دەبێ بە عیلمەوە بینە ناو ئەو دینە و وەکو میرات معاملەی لەگەڵ نەکەین برانی بەڕێزم میرات دائیمەن شتێکە بەڕاستی ئینسان زۆر ئیهتیمامی پێ ناداتن شتێکی گران بەهانە لای ئینسان ئەها لە کوردەواری خۆمان دەڵێگە موڵکت کڕی لە میرات گران بکڕە یعنی کاتێک کە با وەفات دەکاتن میرات دەمێنێتەوە بۆ منداڵەکان لەبەرەوەی پشتیان پێوە نێشایە پێوە ماندی نەبوون دەڵێ بڕۆ لێیان بکڕە لەبەرەوەی زۆر بە هەرزانی دەیفرۆشن ئەو منداڵانەش کوڕ و کچەکانمان ئەو دینداری و مسلمانیەتیان کە وەکو میرات بۆ بەجێماوە ئەگەر بۆ خۆیان هیممەت نەکەن بۆ خۆیان دیراسە نەکەن بۆ خۆیان بە دوواداچوون نەکەن بۆ ئەو دینە وەکو عەقیدە و بیر و باوەڕوەری نەگرن میراتێکە بۆیان بەجێماوە زۆر ئیسیفادەی لێ ناکەن بەڵێ نوێژ دەکەن ڕۆژوو دەگرن زەکات دەگرن بەڵام نوێژ و ڕۆژوو زەکاتەکە ئێستا دەینە سەری بزانین داخوا چ گۆڕانکاریەکی کردووە لە ژیانی ئەوانەدا ئەوەش خاڵێکی دیکە زۆر خاڵێکی گرنگ و جەوهەریە پێم خۆشە هەموو لایەکمان بە دیقەتەوە فکری لێ بکەین و بزانین وایە یانەنا ئەو جابرایانی بەڕێز و خۆشەویستی خۆم تەماشا دەکەین خوای پەروەردگار تەبارەک و تەعالا هەموو پێغەمبەرانی ناردوون هەرچی کە عیبادەت و خواپەرستیە فەرزی کردووە لەسەر ئینسانەکان بۆ چییە؟ بۆ بەرزکردنەوەی شەئنی ئینسانە بۆ پلەپایە بەرزکردنەوەی ئینسانە بۆ تەسکیەی ئینسانە بۆی کە ئەو ئینسانە لە قۆناغ و مەرحەلە خەتەر و ترسناکەکان بەرز بێتەوە بۆ قۆناغ و مەرحەلەیەکە سوود و قازانجی هەبێ بۆ خۆی و بۆ دەوروبەرەکەشی لەبەرەوەی ئینسان لەگەڵ دەوروبەری خۆیدا دەژیێتن ئینسان ناتوانێتن بەس بۆ خۆی بژیێتن ئینسان لەبەرەوەی دەڵێ بە تەبیعەتی مەدەنیە لەگەڵ دەوروبەری خۆی ژیان بەسەر دەباتن خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لسورة بقرة الآيات 151 دا فرمي أعوذ بالله من الشيطان الرجيم كما أرسلنا فيكم رسولا منكم يتلو عليكم آياتنا ويزكيكم ويعلمكم الكتاب والحكمة ويعلمكم ما لم تكونوا تعلمون أو بيامي خواي پروردگار تبارك وتعالى بپیغمبر دا عليه الصلاة والسلام بو ايمين اردوا وظيفي پیغمبر سي عليه الصلاة والسلام هاتو كومل شتيك تان فيركاتن براني برزم اوي كبيشوي كبيغمبر بي عليه الصلاة والسلام حسابي بو نكرابي عربو او كرد هرباسي مكان كرد برو تماشي ميجوب كميجوب خوينه وابستي فارسكان ورومكان بوين عرب كومل خلقي لو قبلي كودبونا جياني يكتري اصلا حضارته هجتيان لا نبو لبروي كاتيك فارس وروما كان دلين لناو عرب كان دا بيغمبريك بيدا بو عليه الصلاة والسلام هاتو آوات تعجبيان ذكر هاتو دا فرميت الخواي پروردگار تبارك وتعالى يتلو عليكم آياتنا خوش بستاني خم لو شوانا پێش ڕەمەزان کوڕەگەنجێک لە ئەوروپا بەرنامەیەکی پیشاندا قورئانی پێبوو دەچوو لەگەڵ خەڵکەکە موسڵمان نەبوو گۆرانی بۆ لێرەدان دەیگۆ ئیجازەیە تۆ لێوێن دەرێ شتانە تەبیعیە ڕوخسەتی لێ وەردەگری ئیجازەیە 2 دقە کاتی خۆت بدەیە من دەڵێ بەڵێ دەیگۆ کاک ئێستانەکەوە ئەوت بۆ لێ دەدەم گۆرانیەکی بۆ لێ دەدا لەگەڵ ئەوەی دیکە فەرق و جیاوازی چییە یەکیان گۆرانی بۆ لێ دەدا یەکیان قورئانی بۆ لێ دەدا کە گوێی لە گۆرانیەکەی دەگرت دەیگۆ گوێت لێ ڕاگە دەیگۆ ئاگات لێ بیتنەوە قورئانەکەی بۆ لێ دەدا دەی هاویشتە گوێچکەی چەند سانیەیەکی هەر لە کابرای دەپرسی کە موسڵمان نییە فەرق و جیاوازیان چییە دەیگۆ ئەوەی دووەمیان
حاڵەتێکی زۆر سەیرم بەسەر دەهات کە گوێی لێ ڕادەگرم. ئەوە ناکرێت، شتێکی طەبیعی نییە. ئەو لەوی دەپرسی دەیگو ئەوە چییە؟ ئەوە قورئانە کەلامی خوایە کە بۆ محەممەد الموستەفا هاتووە عەلەیهی السەڵات وەسەلام. لەبەرەوە بەڕاستی برانی بەڕێزم هەر کەسێک کە بە دیقەت وەکو گوتم بە عیلم و بە زانستەوە قورئان بخوێنێتن تەئسیری تێدەکات. يتلو عليكم آياتنا ويزكيكم. تەسکیەی نەفس ئەوە بابەتەکەی ئێمەیە کە شوێنەواری خواپەرستی. ئایا تا چەند ئەو خواپەرستیانەی کە دەیانکەین خواپەرستین لە قالبی عادەت و تەقالید هاتوونە دەرەوە بۆ قالبی عیبادەت و خواپەرستی. هیوادارم وەرچەرخانێک بێ لە ژیانی هەموو لایەکماندا. بابین برایانی بەڕێزم، جارێ تەسکیەی نەفس چییە؟ تەسکیە ئەو دڵیت و کۆمەڵە خرت و خاڵێکی تێدایە، کۆمەڵە عیب و عارێکی تێدایە، کۆمەڵە عادەت و تەقالیدێکی تێدایە، کۆمەڵە گوناه و تاوانێکی تێدایە، دەبێ گەسکێکی جوان جوانی لێدەی پاچێکەوە ئەو جاشتی چاچی لە جێدانەی. ئیمان بە حورمەت و بە قیمەتە، میوانێکی خۆشەویستە، میوانی دڵی تۆیە، میوانی دڵی منە. کەسێک کە میوانی دێکە بە خێزانەکەی دەڵێ خێزانەکەی یەکەم شت چ دەکاتن بە پەلە ڕادەکاتە گەسچی ماڵی گەسێک دەدا و شتەکان هەڵدەگریت و بۆی کە پێشواز میوانەکە چەند قەدر گرانتر بێتن پێشوازیەکە گەورەتر دەبێتن. هیچ شتێک لە ئیمان گەورەتر نییە، هیچ شتێک لە ئیمان بە قەدرتر نییە، هیچ شتێک لە ئیمان بە سوودتر نییە لە دنیانە لە قیامەت. لەبەر دەبێت پێشوازیەکەمان پێشوازیەکی لە قەدەر ئیمانەکەی بێتن. دەبێت چاک چاک دڵەکانمان پاکەینەوە بۆی کە پێشوازی لەو ئیمانە بکەین لەو دڵ و دەروونەی ئێمەدا جێی ببیتەوە. باشە برایانی بەڕێز و خۆشەویستی خۆم، بینە سەر چەند عیبادەتمان هەن خواپەرستی. ئەوەی کە ڕوکنەکانی ئیسلام گوتم نوێژە، ڕۆژووە، زەکاتە، حەجە. من زۆر بە کورتی ئەم شەو لە خزمەت ئەو چوارانەدا ڕادەوەستم. ئەو چوارانە خوای پەروەردگار بۆ واجبی کردوون لەسەر ئێمە، هەر توقوسێکە و عیبادەتێکە و کۆتای نە، بۆ ئەوەی کە گۆڕانکاری بکرێتن لە ناخ و دڵ و دەروونی ئینسانەکاندا. ئەگەر ئەو عیبادەتانە، ئەو چوار عیبادەتە، ئەو چوار ڕوکنی ئیسلامە تەئسیریان نەکرد لەسەر ناخ و دڵ و دەروونی ئێمەدا، وەکو کوردەواری خۆمان دەڵێن ماز و کەری کوندە کۆشێ دەبین. خەسیرە الدنیا والآخرە، نە دنیا نە قیامەت. بەڵگەچی ئەو قسەیە دەکەی دەینە سەری. خوای پەروەردگار تەبارەک وتەعالە دەربارەی نوێژدا چ دەفەرمێتن؟ أعوذ بالله من الشيطان الرجيم اتل ما أوحي إليك من الكتاب وأقم الصلاة إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر ولذكر الله أكبر والله يعلم ما تصنعون. تماشاكن براني برزم خواي پروردگار ده فرمي وأقم الصلاة، نويج برپا بکن، نويج بکن بو إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر. نويج دەبێت لاداتن خوای گەورە نوێژی بۆ داناوە، بۆی داناوە کە فەحشا چییە؟ زانایان دەفەرمون هەندێک دەڵێن فەحشا زینایە، هەندێک دەڵێن هەموو عادەت و تەقالید و قسە و شتێکی خراپە کە لە زبانی ئینسان دێتە دەر، لە دەوی ئینسان دێتە دەر، خەڵک پێی ناڕەحەت دەبێتن. هەموو گوناه و تاوانێک دەگریتەوە فەحشا. منکەر دەڵێ ئەوەی کە عەقڵ و شەرع بە خراپی دەزانێتن. یعنی تەماشاکەن هەر لەوەندەی ئەگەر عالەمی ئیسلامی مسلمانانی ئەمڕۆمان بەس ئەو نوێژە وەکو خوای گەورە دەفەرمێ جێبەجێی بکەن لە ژیانی ڕۆژانەیاندا، مجتەمەعێکی چۆن دەردەچێتن. گوێندان نامێنێتن، غەیبەتکردن نامێنێتن، بوختانکردن نامێنێتن، زیناکردن نامێنێتن، مەشروب خواردنەوە نامێنێتن، دزیکردن نامێنێتن، غەشکردن نامێنێتن، سوێند خواردن لەسەر معاملەی نامێنێتن، هەرچی کات و بە خراپی دەزانی نامێنیتن، بەس بە نوێژکردن. لەبەرەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام برایانی بەڕێزم دەفەرمێتن زۆر خەتەرە. دەفەرمونەی محەممەد پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام فڵانکە ئافرەتە، هەموو فەرزەکان دەکا، هەموو نوێژەکان دەکا،
ئافرەتێکی زۆر چاکە شەو نوێژیشی هەن بەڵام تؤذی جارەها ئەزیەتی جیرانەکەی دەداتن. پێغەمبەر چ دەفەرمێ عەلەیهی السەڵاتو وەسەلام؟ دەفەرمێ لەبەرەوەی شەو نوێژی هەن و لەبەرەوەی هەموو فەرزەکان دەکات و لەبەرەوەی ئاوا قەیدی ناکا کوڕە دەی عەفوەن خوای گەورە غەفوور و ڕەحیمە؟ نا، دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام هي في النار، دەفەرمێ لە ئاگری دۆزەخدایە. لەبەرچی؟ لەبەرەوەی ئەزیەتی جیرانەکەی دەدا. وەرەوە سەر نوێژەکەی. إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر. ئەزیەتدانی جیران منکەڕە یانەنا؟ ها؟ منکەڕە. مادام نوێژکردنەکەی و شەو نوێژەکەی وای لێ نەکرد جیرانەکەی سەلامەت نەبێ لەبەر دەستی بە کەلچی نەهات. لە فەرمودەیەکی تری پێغەمبەردا عەلەیهی السەڵاتو وەسەلام پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی السەڵاتو وەسەلام لا صلاة لمن لم يطع الصلاة، لا صلاة لمن لم يطع الصلاة وطاعة الصلاة أن تنهى عن الفحشاء والمنكر. پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی السەڵاتو وەسەلام ئەو کەسە نوێژی بۆ دروست نابێ، نوێژی لێ قبول نابێتن کە گوێڕایەڵی نوێژەکەی نەکات. فەرمیانەی پێغەمبەری خوا گوێڕایەڵی نوێژەکەی چێت؟ فەرمووی گوێڕایەڵی نوێژەکەی أن تنهى عن الفحشاء والمنكر، أو مسلمانە دوور کەوێتەوە لە خراپە و خراپەکاری. ئەو جابرایانی بەڕێز و خۆشەویستی خۆم، لێرانەدا ئەوانەی کە ئەو ڕۆدەی بینین ئێمە، ئەمنە و پرسیارە لەنگۆ دەکەم، نوێژەکانمان عیبادەتن یان عادەتن؟ نوێژەکانمان عادەتن. ئەگەر نوێژەکانمان عادەت نەبانە گۆڕانکاریەکی زۆر دروست دەبوو لە ناو هەڵس و کەوت و لە ناو کۆمەڵگەی مسلمان نشین. ئەوەی یەکی. دوو، بینە سەر خاڵێکی دیکە، بەس ئەوەتان لە فکر نەچێتن. لەبەرەوەی تەماشە دەکەی لە تەراویحان دەچیتەوە دەچیتن کابرا خیانەت دەکاتن، لە تەراویحان دەچیتەوە دەچیتن بەشتی خراپەوە مەشغوڵ دەبی، بە ڕۆژووە سوێن لەسەر معاملەکەی دەخوا، بە ڕۆژووە خیانەت لە معاملەکەی دەکات، بە ڕۆژووە قۆڵی دراوسەکەی دەبڕیت. ئەوەی دیکەیان کەواتە لێرانە نوێژ ڕەبت کرا بەچێ بەلادانی کۆمەڵە سفاتێکی خراپ لە شخصیەتی ئینسانی مسلماندا. مسلمان ئەگەر نەیتوانی ئەو خراپە و خراپەکاریانە لە خۆیدا دەفعەکان نوێژەکەی بەکەلک نەهاتووە. بینە سەر خاڵێکی دیکە خۆشەویستانی خۆم بە ڕۆژوو بوون. خوای گەورە دەربارەی ڕۆژوو چ دەفەرمێ؟ دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا کتب علیکم الصیام کما کتب علی الذین من قبلکم بۆ لعلکم تتقون. ڕۆژوو هەرەوەنی خوای گەورە ئیشی بە برسیبوون و تێنیبوونی ئێمەدا نییە. ڕۆژوو بۆ ئەوەیە لە شخصیەتی تۆدا تەقوا دروستکات. تەقوا چییە؟ ئەوەیە کە بەڕاستی هەرچی کە چاکە و فەضائیلە جێبەجێیکەی، هەرچی کە خەرابەیە وازی لێبین. کردومانە زۆر زەعیفین تێیدا. لەبەرەوە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی السەڵاتو وەسەلام، دەفەرمێ من لم يدع قول الزور والعمل به فليس لله حاجة في أن يدع طعامه وشرابه. ئەوەی کە لە مانجی ڕەمەزاندا واستە بە ڕۆژوو بوونەکەیدا ڕۆژوو وای لێ نەکاتن کەواز لە قسە و قسەلۆک و غەیبەت و غەیبەتکاری و بۆهتان و قسەی پڕوپوچ و ئەوانە نەینیتن، خوای گەورە ئیشی بە تینوێتی و بە برسێتی ئێوەدانیە. یعنی ڕۆژوەکەتان بەکەلک نەهات. ئەوەش ڕۆژوو. بینە سەر زەکات. زەکات برایانی بەڕێزم، خوای گەورە دەفەرمێ بە پێغەمبەر دەفەرمێ خذ من ئەموالهم صەدەقەة تطهرهم وتزەکیهم. ڕێککەوتوین لەگەڵ مامۆستای ئەو شەو مەفتوحە. باش. زەکات برایانی بەڕێزم بۆی هاتووە ئینسان پاک کاتەوە. هەر ئەوە نییە تو لە دەوڵەمەندی وەرگری و بیدێ فەقیری. زەکات عیبادەتێکە دەبێ و ئینسان وا لێ بکاتن هەست بە
معاناتی خەڵکی فەقیر و هەژار و نەدار و ئینسان لە بوخل و لە ڕەزیلی و چرۆکی ڕزگار کاتن. ئەوە حکمەتی چییە؟ زەکاتە. ئایا ئێمە واینە؟ ئەو ڕۆکە کابرا زەکات وای لاتو دەبێت 10 جار لەبەری بپاڕێەوە. ئیوایە دەڵێت چۆن زەکات دەدەم؟ ئەو پارەی بە ئارەقەی نیوچاوانم پەیدام کردو بیدەمە خەڵکی. کەواتە لێرانەشدا ڕۆژیشت و زەکاتیشت و حەجیشت و نوێژیشت وەکو عادەت و تەقالید وەرگرتو نەک وەکو عیبادەت و خواپەرستی. خاڵی چوارەم برایانی بەڕێزم مەسەلەی حەج. مەسەلەی حەج خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دەفەرمێ الحەج ئەشهور معلومات فمن فرض فيهن الحج فلا رفث ولا فسوق ولا جدال في الحج. والله هەر کەسێک ئەگە بەدیقەت بێتە ماشە ئاوا لە خزمەت ئەو عیبادەتانە ڕاوەستی بۆ خۆی دەبێتە مامۆستای خۆی و بۆی کە تەماشە دەکاتن عەجەبەن هەندە ساڵەیە نوێژ دەکا بۆ هەر باش نەبوو، هەندە ساڵەیە بە ڕۆژوو دەبی بۆ تەقوای بۆ دروست نەبوو، هەندە ساڵەیە زەکات دەدا بۆ تەسکیەی بۆ دروست نەبووە، هەندە چەند حەج و عومرەی کردوون بۆ هەر خراپ بووە. حەج ئەو کەسەی کە دەچێتە حەج سێ نەخۆشی کوشندە و گەورە هەن دەبێ حەج بۆ چارەسەر کاتن. جارە حتا لەگەڵ خێزانی خۆت فمن فرض فيهن الحج فلا رفث. خێزانی خۆت لەگەڵ دابیتن نابێ هەتا وەکو ئیحرام دەشتێنی و جارێک کە دەڕۆی ئیحرام و جلوبەرجی ئیحرامت لەبەردایە نابێ باسی هیچ شتێکی بۆ بکەی لەو شتانەی کە مەسەلەی غەرامیات و مەسەلەی ئەوانەیە و عشق و عشق بازی و ئەو شتانە و خێزانم حتا لەگەڵ خێزانی خۆت نابێ بە هیچ شێوەیەک ئەو بابەتانە لەگەڵ خێزانت بکەیەوە سزای ئەوەی کە باسی خەڵکی دیکە بکەی. ئەوەی یەک. لەگەڵ ڕەفیقەکانت بە هیچ شێوەیەک نابێت جیدال و مناقەشە و ئەوانە بکەی لەسەر هیچ شتێکی مەگەر بابەتێکی شەرعی بێتن کابرا پرسیار بکاتن بۆ گەیشتن بە نەتیجە بۆ گەیشتن بە نەتیجە بۆ چونکە ئەو جیدالە ئەو مناقەشە و قسێکی دەکا و قسێکی دەکات دڵت لێک عادەز دەبێتن و نابێ هیچ گوناه و تاوانێکیش بکەی. برایانی بەڕێز و خۆشەویستم وەڵڵاهی بۆ خۆم کاتێک کە سەرقاڵی ئامادەکردنی ئەو بابەتانە بووم زۆر ئیستیفادەم لێ کرد. لەبەرەوە تەماشا دەکەم خوای پەروەردگار تەبارەک و تەعالا هیچ عیبادەتێکی لە خۆڕایی واجب نەکردو لەسەر موسڵمانان لەسەرەوەی بەس بڵێ وەڵا با نوێژ بکات و لەبەرەوەی نوێژتێکی باشە و نە یعنی هەموو عیبادەتەکان کۆکەوە بۆ سەقڵکردن و بۆ پلە و پابەرزکردنەوەی چێیە؟ ئێمەی مرۆڤە. جا لەبەرەوەی ئینسانی موسڵمان چەند پابەندتر بێتن تەماشا دەکەی بە ئەدەبترە بە ڕێزترە بە حورمەتترە خۆشەویستی خوا و پێغەمبەری خوای لە دڵدا زیاترە. چەند وەکو عادەت و تەقالیدت وەرگرتە بێتن تەماشا دەکەی بە ڕۆژوە جوێن دەدا دەڵێ کاکە پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی سەلام بە ڕۆژوو نابێت کورە دەواز بێنە بۆ چووکە وەکو دین وەری نەگرتووە. هیوادارم خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ئەو طاعەت و عیبادەتانەی کە دەیان کەین وەکو عیبادەت وەریان بگرین و ببینێ بانگ خواز و داعی وە گومانتان نەبێتن. وەڵڵاهی ئەو کەسەی کە بە عیلمەوە دین وەربگرێ پێویست ناکات تەشجیعەکەی ببڵێ ببە بانگ خواز دەبێتە بانگ خواز بۆ ئەو دینە. بەڵام ئەوەی کو عادەت و تەقالید وەری دەگرێتن بارێکە لەسەر شانی خۆی دایدەنێتن بارێکی قورسیشە لە دنیاش و لە دوا ڕۆژیشدا ئیستیفادەی لێ ناکاتن. یا ربی خوای گەورە عاقبەت خێرمان بکاتن سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکاتن. دەڵێم یا ربی خوایە لە دینی خۆت شارەزامان بکەی. یا ربی خوایە هەر گوناه و تاوانێکی کە هەمان بۆ لە ڕابردوو لێمان خۆش بێ عەفومان بکەی قەڵەمی عەفو بەسەر گوناه و تاوانەکانمان دابێنی. یا ربی خوایە بۆ خاتری ناو سیفەتە بەرزەکانی خۆت کەی شەوی قەدر بە قسمەتمان بکەی وامان لێ بکەی کە ئەو شەوە ببێتە خاتیمەی خێر ببینە یەکێک لەوانەی کە لە مانجی ڕەمەزان لێیان خۆش دەبی. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.